چاوڕش بۆ میێناوی جێی سەوزایی سڵاوتە لێ بم ناڵ ئازیزەکانی ئەوڕم خۆشحاڵم ئەمڕۆژ لەم گوندە جوانەی کوردستان چاوم بەیەوەی ئازیزەکەوێ هاتوین بۆم گوندە تاوەکو لەگەڵ مناڵانە بەرنامەیەکی جوان بکەین بەڵام پێتان ناڵێ مێرە کوێیە با خۆیان پێمان بڵێن فەرموون. سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی ئەوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ ئەی یاخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئازانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە شیرینەی کوردستان و چاو بەیەوەی ئازیزەکەوێ ئادی پێ بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ کەلەباش کەلەباش سەر بە ناحیەی کوێیە؟ پیرەمەگرون ئەی ناحیەی پیرەمەگرون سەر بە قەزای کوێیە؟ دووکان ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی یەک چەپڵی قایم بۆ خۆتان ناڵەکان حەزەکەن بەیەکەوە سەیرێکی ئەم راپۆرتە جوانەکەین کاوکارانمە لەسەر گوندەکەی ئەوە بۆیان ئامادە کردوین کەواتەمان بەیەکەوە بینەری بین فەرموون. سڵاوتان لێبێ مناڵ ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم هەمووتان باش بن. ئەم بەرنامەیەش وەکو هەموو بەرنامەکانی تر بەڕێ ئەکەوین بەرەو گوندێکی جوانی کوردستان. وەرن با پێتان بڵێم ئەم گوندە کوێیە؟ گوندی کەلەباش. ئەم گوندە جوانە لە سنووری پارێزگای سلێمانیە و سەر بە ناحیەی پیرەمەگرونە. دووریەکەی نزیکەی 68 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. بەهۆی بوونی سەرچاوەی ئاوتێپەڕبوونی ئاوی تابین بەم ناوچەیەدا خەڵکی گوند بۆ دابینکردنی ژیانی ڕۆژانەیان پەنایان بردۆتە بەر کاری کشت و کاڵ و لە ناویشیاندا چاندنی چەڵتووک کە خۆمان مەرەزەی پێڵێن. لە پاڵ کاری کشت و کاڵیشدا خەڵکی کەلەباش کاری ئاژەڵداریش ئەکەن کە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە خەڵکی گوند زیاتر سەرقاڵ بن. لەم گوندەدا قوتابخانەیەکی بنەڕەتی تێدایە و منداڵان دەتوانن تا پۆلی نۆ لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن. ئەتانەوێت زیاتر لەسەر ئەم گوندە بزانن؟ کەواتە وەرن با بگەڕێنەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێکانمان تاکو ئەوان لەسەر ئەم گوندە ئەوەی کە نەتان بیستووە پێتان بڵێن. فەرموون! ناڵەکان راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە یەک چەپڵی قایمیش بۆ هاوکارانمان. ئێستا حەزەکەن یەکێک بێمە لاتان و هەنێ گفتوگۆ بکەین بەیەکەوە؟ زۆر باشە ئادی یەکەم جار بچم بۆ لای کێ؟ تاژان چۆنی؟ باشم. ئەحواڵە چۆنە؟ ئەی یاخوار باشبی تاژان گیان لە قوتابخانەی؟ لە پۆلی چەند؟ 5 لە پۆلی 5 ئافەرین. قوتابخانەکەتان ناوی چییە؟ نەبەرد نەبەردی بنەڕەتی. قوتابخانەی نەبەردی بنەڕەتی لە گوندی کەلەباش وایە؟ ئافەرین. تاژان ئیتر کاتی کردنەوەی قوتابخانەیە و دەستمان کردوێتەوە بە خوێندن وایە؟ حەزت لە قوتابخانەیە؟ باشە تۆ ئەم ساڵ چۆن خۆ ئامادە کردووە بۆ ئەوەی کە لەوانەکان تا باش بیت و قۆناغی ئەم ساڵی خوێندن بە باشی ببڕی؟ وەڵا بە باشی. ئەتەوێ وانەکانە بە باشی بخوێنی؟ ئافەرین. باشە ئێمە ئەبێ ڕۆژانە زۆرترین کات وانەکانمان بخوێنین یان یاری بکەین.
وڵا وانەکانمان بخوێنین وانەکانمان بخوێنی چووکە وانەکانمان سوودمان پێگەێنن وایە وایە ئافرین هەر بشی تاژانگیان یەکچەم لە قایم بۆ تاژان هەر بژیت ئاکام گیان بەڵێ ئاکام گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە حاڵم باش ئەیاخوام و کاتێ باش بی ئاکام تۆ لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار ئافرین هەر بژی ئاکام بەڵێ حەزەکەی دەرچی بۆ پۆلی پێنج بەڵێ باشە ئەگەر ئێمە وانەکانمان بەباشی نەخوێنین سەرکەوتووە بین لە قوتابخانە نەخێر نەخێر کەواتە سەرکەوتوو نابین و لە وانەکانمان ناکەوین وایە باشە کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆری چی چاو یان قورێک یان لووت یان گشتی هەڵا دکتۆری هین دکتۆری گشتی بەڵێ ئافرین ئەی باشە لە گوندەکەی ئێوە نەخۆشخانەی لێە نەخێر لێ نییە بەڵێ ئەی تۆ ئەگەر بووی بە پزیشک حەزەکەی بیتەوە لە گوندەکەی خۆتا خزمەتی مناڵانی ئێرە بکەی بەڵێ ئافرین کەواتە ئێمە کە گەورە بووین کە بووین بە کەسانێکی باش بۆ نیشتیمانەکەمان نابێت گوندەکەی خۆمان و ناوچەکەی خۆمان لە بیرکەین وایە وایە هەر بشی یەکچەم لە قایم بۆ ئاکام گیان سیدرا بەڵێ سیدرا گیان چۆنی باشم ئەحواڵە چۆنە وڵا باش ئەیاخوام و کاتێ باش بی سیدرا گیانەی تۆ لە پۆلی چەنی وڵا چوار لە پۆلی چوار بەڵێ ئافرین هەر بشی سیدرا بەڵێ کاتێکە لە قوتابخانە ئەگەڕێیتەوە یەکەم کار کە ئەیکەی لە ماڵەوە چییە؟ جلەکانم دانێم دوای بە پاک و باهین دانێم ئەنجا کو دەست بە ئەینەکەم دەست بە ناخواردنەکەم باشە ئەبی ئێمە کە ڕۆیشتینەوە ماڵەوە پۆشاکەکانمان هەر لە بەرابێ نەخێر بۆچی؟ چکا پۆشاکەکانمان پیسە بن پۆشاکەکانمان پیسە بێ پۆشاکی قوتابخانە ئەبێت جیاکەینەوە لە پۆشاکی ماڵەوە وایە؟ بەڵێ ئەی باشە پۆشاکەکانمان نەبێ هەر ئاوادانین و فڕین یەکێک لەسەر قەنەفەکە بێ یەکێ لەسەر کورسیەکە ئاوا بڵاویکەینەوە نەخێرە بە قەویکەیت و جوان داینی ئافرین هەر بژی ئەی باشە ئێمە ئەبێ لە وەرزی هاوینایان لەم کاتەکە ئێستا شێشا گەرمە ئەبێ درەنگ خۆما بشۆین نەخێر ئەبێ زوو خۆما بشۆین لەبەرەوەی ئێمە لە قوتابخانە یاریەکەین ڕاکەڕاکەکەین ئارەقەکەینەوە بۆ ئەوە پێویستە چی بکەین زوو خۆما بشۆین وایە بەڵێ ئافرین یەکچەم لە قایم بۆ سیدراگیان یارمان بەڵێ چۆنی وڵا باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەیاخوام و کاتێ باش بی ئەی تۆ لە پۆلی چەنی سێ ئافرین یارمان ئێمە بۆ ئەوەی بەیانیان زوو خەبەربان بێتەوە ئەبێ شەوان زوو بخەوینیان دران زوو ئەبێ شەوان زوو بخەوین وایە ئەگەر ئێمە شەوان درەنگ بخەوین بەیانی زوو بە ئاگاینەوە بۆ قوتابخانە نەخێر باشە پێ بڵێ تۆ شەوان سەعات چەند نەخەوی وڵا جاری زوو خەوم ئەبێ زوو بخەوی نابێ بگەیتە سەعات 11 و 12 دوایی لە قوتابخانە هەرواگەی چی و لێیە خەوەیە وایە ئافرین یەکچەم لە قایم بۆ یارمەندی ئەحمەد سەروەر بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیا خوار باشبی خزمات چۆنن باشم هەمویان باشن بەڵێ ئەی تۆ باشی بەڵێ ئەی لەخوا بەزیابێ ئەحمەد گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین هەر بژی ئەحمەد بەڵێ کاتێک کە پشووی هاوینە ئێوە لە ماڵەوەن زیاتر خۆتان بە چی یاریەکەەوە سەرقاڵەکەن ئاسەڵە چی تر یاریەکەین یاری ئادی چی یاریەکەکەن چاشارکێوی تر چاوشارکێ و قەڵا ئەوە بەڵێ ئەی باشە خەتخەتێن و سێڕسکێن و ئانەشەکەن ناڵە نایکەن نابەست تۆپێنش تۆپێن لەکوێ تۆپێنەکەن لەسەر سەکۆکە شوێن هەیە بۆ یاریکردن بەڵێ باشە کە یاریتان کرد تۆ گۆڵچی یان هێرش بەری چی کە یاریتان کرد تۆبی بە گۆڵچی یان هێرش بەر هایتر یاریزان و گۆچیوە ئافرین هەر بشی ئەحمەد بەڵێ باشە مناڵ یاری تۆپێن و چاوشارکی ئۆمانە بکە باشترە یان یاری بە مۆبایل بکە یاری بکە یاری بکە وایە بەڵێ کە مۆبایل چاوەکانمان کزەکە تااقەتی خوێندنیشمان نامێنێ و کاتە وایە بەڵێ هەر بشی یەکچەم لە قایم بۆ ئەحمەد گیان گۆناگیان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش باشی ئەو ڕێکەم بەڵێ گۆنا لە پۆلی چەنی
دەرچوون بۆ سێ دەرچووی بۆ سێ ئافرین هەر بژی بۆنا بەڵێ تۆ لە کاروباری ناوماڵە هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ چیان بۆکەی مامۆستاژی کاتێککە نانەخۆن هەروە یەکسەرە چیتە سەر سپرەکە و کە تەواو بووی ئەکشیتە دواوە یان هاوکاریانەکەی لە خواردن تێکردن و لە قابدانان و سفرەکۆکردنەوە یارمەتیانێ یارمەتیانەی ئافرین ئەی باشە کاتێک بەیانیان هەڵەسی لە خەو جێگاکەی خۆ کۆکەیتەوە یان چی لێکەی ها کۆیەکەیتەوە بەڵێ ئافرین هەر بژی گۆنا بەڵێ تۆ لە پۆلیچەنی وتە پۆلیسێ وایە چە ناوڕێو هەیە لە پۆلەکەتان کێ و زۆر زۆر خۆشەوێ مامۆستاڕەکان خۆش هەمویان ئافرین کەواتە یەک چەپڵی قایم بۆ خۆت و هاوڕێکانە گۆنا ئەی چیمان پێشکەشەکەی شعر گۆرانی چی شعر ئادی شعرێکی خۆشم بۆ بڵێ ئەڵامە شکاوەیە قەشەنگ و ڕەزاوەیە چوار ڕەنگی جوان و گەشاهی خاکێکی چوار بەشە سپی و سرد و سەوز و سوورە هیوای نزیک و دوورە سۆزی ڕۆژی ڕووناکە سپی ئاشتی ئەو پاکە سوور خوێنی شەهیدانە زەرد هێمای ژیانە با هەموو ئەنێک دەنگوینیە گوتار یەک ڕەنگوین ئافرین یەک چەپڵەکەیم بۆ گۆناگیان هەر بشی دەست خۆش سەیرانگیان بەڵێ سەیران چۆنی باش ئەحواڵە چۆنە ئەییا خوام و کاتێ باش بی سەیرانگیان ئەی تۆ لە پۆلیچەنی دەرەچم بۆ سێ دەرەچی بۆ سێ ئافرین سەیران بەڵێ گوندەکەیەوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلیچەن نۆ تا پۆلی نۆ ئەی کە دەرچوون بۆ 10 و 12 ئەچن لەکوێ خوێنن پیرەمەگرون پیرەمەگرون بەچی هاتوو چووەکەن بە سیارە بە سیارە باشە مناڵان نەبێ کاتێک هاتوو چویان کرد بۆ قوتابخانە لە سیارەکە دەنگە دەنکەن و جامی ئۆتۆمبیلەکە بکەنەوە نەخێر بۆچی بروی کارێکی هەڵەیە ئافرین کارێکی هەڵەیە باشە ئەی ئەبێ ئێوە گوندەکەتان وتت تا پۆلیەشی تیا وایە بەڵێ ئەبێ ئێمە واز لە قوتابخانە بێنین بڵین تەواو من تااقەتم نییە بۆ پۆلەکاری تر بچم بۆ شوێنێکی تر نەخێر ئافرین کەواتە خوێندن سوودی هەیە بۆمانیا زیانی هەیە سوودی هەیە سوودی هەیە هەر بشی سەیرانجان سەیران بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعرێک شعر ئادی شعرێکی خۆشم بۆ بڵێ سمۆرەیەک هاوڕێمە لە ناو پۆلیشدا پێما زۆر وریایە و بچووکە خنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێت وریا بن لە دەرسا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێک جوان فێرمان دەکات پیتێ بەلاشە چەند بچووکە هێندە کارە و کاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوێت وەک چەمان ئەی ئافرین یەک چەپڵە قایمی بۆ لێبان دەست خۆش هەر بشی محەممەد جەمیل بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە لا باش ئەی خوام و کاتێ باش بی محەممەد گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلیچەنی دەرچم بۆ شەش دەرچووی بۆ 6 ئەی ئافرین کەواتە ئەم ساڵیش خوێندن بە باشیە بڕی وایە بەڵێ ئافرین محەممەد بەڵێ خەڵکی گوندەکەی ئێوە ئاژەڵداریەکەن بەڵێ چ ئاژەڵێک زۆر بەخێوەکەن وەکو مەڕ و بزن و مانگا و مەڕ و بزن و مانگاش ئادی سوودی مەڕ و بزن و مانگا چییە؟ لە شیرەکەی لە گۆشتەکەی لە ماستەکەی واتە ماسی لێ دروستەکە لە شیرەکەی بۆ گۆشتەکەشی وایە؟ بەڵێ باش ئەوانەی دووەمان دوای ئێوە ئەوانە چین مەڕن یان مانگا و بزنن مەڕ و بزنن مەڕ و بزنن؟ بەڵێ ئەی باشە خوریەکەشیان سوودیانێ وایە؟ بەڵێ جلی لێ دروستەکرێ کڵاوی لێ دروستەکرێ دەستکێشیشی لێ دروستەکرێ وایە؟ بەڵێ ئافرین کەواتە کاری ئاژەڵداری بۆ خەڵکی گوندەکان کارێکی باشەیان نەڵێ باش کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان لە ڕێی کاری ئاژەڵداریەوە ئەتوانن داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانیش چیان دەسەکەوێ بەرهەمی گوندیان دەسەکەوێ وایە؟ ئافرین محەممەد بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی سمۆرەیەک هاوڕێما لە پۆلی جێدا پێما زۆر وریایە بچووکە خەنجی لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریا بن لە دەرجا زۆر ئازابن هەرجارە بە بابەت هەیە پێمان دەڵێ جابیتێ بەلاشە چەند بچووکە هێندە چارە و چاپووکە سپاس بۆ تا هاوڕێگیان خۆشمان دەوێت چەوە ئافرین یەک چەپڵە قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی ئەحمەد ڕزگار بەڵێ چۆنی باشم ئەحمەد گیا چۆنی باشم ئەحواڵە چۆنە حاڵم باشە ئەی یەخوام و کاتێ باش بی دەنگ و باسە ماڵەوە باشن بەڵێ ئەی لەخوا بەزیابێ ئەحمەد گیان
لە پۆلی چەنی دەرچوون بۆ 6 دەرچووی بۆ 6 ئەی ئافرین هەر بشی ئەحمەد بەڵێ ببینە سەر باسی کشت و کاڵ گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکان بەڵێ کشت و کاڵ چیەکەن زیاتر گەنم و جۆ و برنج گەنم و جۆ برنج ئێرە برنجیە بەڵێ برنجی خڕیان درێژ خڕ ئەی تۆ حەزت لە برنجی خڕیان درێژ خڕ وەڵام نیشەوە نەم حەز لێ ئەنجا برنجی کوردی زۆر بەتام و چێشە وایە بەڵێ ئافرین ئەی باشە تۆ لە کاری کشت و کاڵە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ چیان لەگەڵەکەی وەڵا ئیشی کشت و کاڵانەیە لەگەڵەکە ئافرین ئەی ئەگەر پێویستیان بە ئاو و چاو خواردن بێ ئەویان بۆ بیتە سەر زەویەکاتان بەڵێ ئافرین ئەی باشە کاری کشت و کاڵ بۆ خەڵکی گوندەکان کارێکی باشە یا خراپە باشە کارێکی باشە لەبەرەوەی خەڵکی گوندەکان ئەتوانن داهاتێکیان دەست بکەوێ وایە بەڵێ خەڵکی شارەکانیش خواردنیان دەسەکەوێ وایە بەڵێ ئافرین یەک چەپ لە خایم بۆ ئەحمەد گیان ئەمیر گیان بڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە لا باش ئەی تۆ لە پۆلی چەنی ئەمیر گیان چوار لە پۆلی چوار ئافرین هەر بشی ئەمیر بڵێ ئەو ڕۆژانەی کە پشوتانە بەدەر لە وانەکانی قوتابخانەکەی خوێنن حەسان لە کتێب خوێندنەوە هەیە بڵێ حەزت لە چێ زیاتر بیخوێنیتەوە وەڵام حەزت لە چیرۆکە بڵێ ها بڵێ من ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناوی گۆڤاری پەپولەیە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپیەکە و بە دیاری بۆ ئێوەی نردووە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە یەکترناسینی هاوڕێیانی تایە ئێوەش ئەتوانن وەکو ئەوان چیرۆک بنووسن و بینێرن بۆ گۆڤاری پەپولە ئەوانیش ساڵانە ئازانی چیەکەن پێشپرچەکەن لە نێوان وێنە کێشان هەروەها چیرۆک نووسین بەوە چیرۆکەکە و ڕەنگە ببێتە یەکەم چیرۆک لەسەر ئاسی کوردستان باشە بڵێ تۆش دەتوانی وەکو ئەوان هەوڵ بیت و چیرۆک بنووسی باشە بڵێ هەر بژی ئەمیرجان یەک چەپ لە قایمی بۆ لێبەر دەست خۆش محەممەد سەروەر بڵێ چۆنی چۆن ئەجا یەک شتا پێ بڵێم بڵێ لەم گوندەی ئێوە زۆرترین ناو ئەزانە چییە؟ محەممەد و ئەحمەد ئەدی پێ بڵێن محەممەدەکان دەست بەرزکەنەوە یاک دوو زۆرن ئەدی ئەنج ئەحمەدەکان دەست بەرزکەنەوە هەر زۆرن یاخواتە من درێژ بن ئێوە هاوڕێیانی ئازیزی منن محەممەد سەروەر بڵێ چۆنی چۆنیت ئەحواڵە چۆنە باشم باشی بڵێ محەممەد جان بڵێ تۆ لە پۆلی چەنی دەرچوون بۆ 5 دەرچووی بۆ 5 ئافرین هەر بشی محەممەد بڵێ ئەوە دەنجی چییە لە خوارەوەیە قەل قەل بەڵێ. قەلیشتانەیە لە گوندەکە بڵێ ئەدی ئەو پەلەوەرانە وەکو قەل و قاز و مریشک و شت چی بەخێوەکەن قەل و قاز و ئاوە هەموویتانەیە بڵێ باشە قەل ئەڵێ چی ئەڵێ جیو جیویان ئەڵێ ئەڵێ ئیو قەلەیە تۆ ناوەڵە نیتانە قەل بڵێ باشە ئەی باشە تۆ چ ئاژەڵێکی زۆر خۆشەوێ مەڕ و مانگا و قەلوش ئەوانەوە مووی خۆشەوێ بڵێ ئافرین خزمەتیانەکەی بڵێ ئافری یەک چەپڕێکای بۆ محەممەد گیان محەممەد ڕێباز بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە زۆر باشم باشی شکر ئەلا باشم ئەی لەخوا بەزیابێ محەممەد گیان ئەی تۆ لە پۆلی چەنی وا بۆ 5 وا بۆ 5 چی وایە وایە باشە محەممەد بەڵێ ئێوە لە گوندەکەیە ئاوی خواردنەوەتانەیە بەڵێ ئاوی خواردنەوە چۆن پیاەکەن لە چیەوە ئاوی بیر بەس بە هاوینان کانیەکان وشکەکان یعنی بیرتانێ و کانیشانەیە بەڵێ کانیەکە زووشکەکە بەداخەوە باشە محەممەد بەڵێ ئێمە کاتێک کە پێویستمان بە ئەو نەماواتە لە بەلوعەیەک دەستمان شۆرد دواییە بێت چی لە بەلوعەکە بکەین بیگرینەوە بیگرینەوە بۆچی لەبەر ئا خەسار نەبێت لەبەر ئەوەی ئاو خەسار نەبێ و ئاو بە فیڕۆن نەچێ وایە وایە ئەی باشە تۆ کە بەلوعەیەکی بینی لە قوتابخانەکەتان شکا بوو چیەکەی بۆیە گۆڕم بۆیە گۆڕی بەڵێ ئاها تۆ ناتوانانی بیگۆڕی لەبەرەوەی تۆ مناڵی بۆیە پێویستە چی بکەی بباکم بڵێ لە بە باوکە بڵێ یان لە قوتابخانەکە بەڕێوەبەرەکە و یان مامۆساکانتان ناگادارکەیتەوە باشە محەممەد جان بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی کۆمپیوتەر فەرموو کۆمپیوتەر
دانیشە لام بەرامبەر دانیشەوە لێم بڕوانە ئیش و کارم چەندوانە عەقڵێکی گەورە و پڕم وەک دارستانی چڕم ئامێرێکی هەستیارم هەڵە ناکەم لە کارم من گەنجینەی زانیاریم بۆ تاماوەی وشیاریم وەرە بەکارم بێنە زانیاریم لێ دەربێنە هەر بشی یەک چەبڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش یەحیا گیان چۆنی باشی ئەحواڵی یەحیا گیان باش باشی بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت ئافرین هەر بشی یەحیا بەڵێ ئەم گوندەی ئێوە داری بەرداری لێیە بەڵێ چ دارێکی زۆر لێ زۆری بەڕوو لەگەڵ تو بەڕوو تو ئێسام دارانەی کە ئێمە لە ژێریە نامدارم بەرزانە بەڵێ چین داری بەڕووە داری بەڕووە بەڵێ باشە داری بەڕوو سوودی هەیە بۆمان بەڵێ ئێوە چی لێکەن لە بەرەکەی بەرەکەی ئاژەڵی خوا اینجا زەویشمان بۆ فێن کەکات سێبەرەکەشی زەویمان بۆ فێنگەکە وایە بەڵێ ئافرین هەر بشی باشە ئەی تووەکان توی زۆر لێیە بەڵێ تووە سپیە تووە ڕەشە ئاتوەسپیا تووە سپیە تو زۆر خۆشە وایە بەڵێ ئەی ئێوە وشکێکەنەوە کەمێک کەمێک وشکەکەنەوە ئەی لی نافرۆشنەوە ناوەڵا بەس بەشی خۆمان بەس بەشی خۆتان هەر زۆر باشە لەبەرەوەی وەرزی زستان شەوان درێژە ئەتوانن وەکو شەوچەرە بیخۆن وایە ئافرین یەک چەبڵەکای بۆ یەحیاگیان ئەنەزیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە عیب نییە ئەنەزیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی پێشەش لە پۆلی شەش بەڵێ ئافرین هەر بشی ئەنەس بەڵێ لە وەرزی زستانە گوندەکەی ئێوە ساردەیان گەرمە وەڵا ساردە ساردا ئارەوە ئەوی بەفری شەبارێ وایە ئارەوەڵە بەفر زۆر خۆشە ئەنجا بارانیشی لەگەڵا بێ ئەوە وەرزی زستان بەم دوانەوە خۆشە وایە بەڵێ باشە ئێمە ئەبێت لە وەرزی زستانە بۆ خۆ گەرمکردنەوە دارەکان ببرینەوە بیسووتێنین نەخێر بۆ لەبەرەوەی ژنگێکی جوان بە دیمەنەکەمانە بەخشێ سوودەکانی دار چییە؟ سێبەر و بەرەکەی ئافرین سێبەرەکەی ئێمە لە ژێری ئاوەتا لە ژێر سێبەری دارادانیشون وایە لە بەرەکەشیە خۆین هەروەها ئاوهەوای پاکیشمانەیاتێ وایە بەڵێ ئافرین باشە ئەنەس بەڵێ ئەگەر کەسێکە بینی ئەوێ دار ببڕێتەوە چی پێڵێ؟ ئەڵەمەی بڕۆ بڵێ مەی بڕەوە لەبەرەوەی سروشتی کوردستان تێگەچێ وایە وایە ئافرین ئەنەس بەڵێ ئە تۆ چیمان پێشکەشەکەی؟ شعر ئەشعرێکی خۆش بۆ بڵێ ئەی لەم بەفرەباری وە زەوی یەک پارچەزی وە نە بەردیارە نە درەخت نە هەورازی بەرز و سەخت هەموو لە بەفراکەپە بێ سروەیە و بێ چپە منداڵاندە یاریکەن جێ یاریمان دیاریکەن هێرش ڕاکە هێ من وەرە هیوا تۆپەڵێ خرکە گوێ ڕزگاری بێسڕکە ئافرین هەر بژی باشە تۆ شەڕە تۆپەڵەکەی بەڵێ کاتێ بەفرەباریە بەڵێ ئافرین یاریەکی زۆر خۆشە ئێزانی شێرە بەفرینە دروستکەی شێرە بەفرینەی جوان دروستکە لەگەڵ هاوڕێکاتە کاتێکی خۆش لەگەڵ بەفرەکە بەسەر بەرە باشە یەک چەبڵێ قایم بۆ نەزیان دەست خۆش ئەحمەد کارزان بەڵێ چۆنی هەڵە باش ئەحواڵە چۆنە هەڵە باش ئەیخوا هەموو کاتێ باش بی ئەحمەد گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی 5 لە پۆلی 5 ئافرین هەر بژی ئەحمەد بەڵێ لە وەرزی هاوین و زستانە خواردن کەمە بێتەوە بۆ ئاژەڵ و باڵندەکان وایە بەڵێ باشە ئاژەڵ و باڵندەش وەکو ئێمە پێویستیان بە خۆراکە وایە بەڵێ باشە تۆ چۆن هەوڵەیە ئەوان لە ناوچوون بپارێزی گەنمیان بۆ بکەیتە بان بەدووشت ئافرین ئەی لە وەرزی هاوینا کاتێک ئاو کەمە بێتەوە هاوکاری ئاژەڵی کێویەکانەکەی بەڵێ ئافرین چیان بۆکەی ئایان بۆ کەیتە هینەوە ئافرین ئەبێ ئاویان بۆ دانی لە سەتڵێکا لە بەردەرگا بۆ ئەوی سەگ و پشیلە و کۆتر و چۆلەکە و هەمووی لێ بخواتەوە وایە بەڵێ ئافرین دەست خۆش ئەحمەد گیان یەک چەبڵێ قایم بۆ کاکە ئەحمەد هەر بشی سەرکۆ گیان بەڵێ کاکە سەرکۆ چۆنی باشم ئەحواڵە چۆنە لەخوا بەزیێ ئەی لەخوا بەزیابێ سەرکۆ گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی پۆلی شەش لە پۆلی شەش ئافرین هەر بشی سەرکۆ بەڵێ گوندەکەی ئێوە ناوی چییە؟ ناوی کە لە باشە کە لە باش باشە ئەزانی واتای ناوی کە لە باش لە چیواتووە بەڵێ لە چیەوە ڕێگایەکی دێ لەو دیوە ڕێگایەکی فراوان و خۆشە لێو ناوی هاتۆ پێ دەرەکە لە باش واتە کە لە باش
لە ڕێگاوە ناوکەی هاتووە بەڵێ واتە کەل یعنی ڕێگا وایە بەڵێ کەل ڕێگەیەکی باش بۆ ناو گوندەکە ئافرین بەڵێ سەر کۆجان ئەوە زۆر گرنگە مناڵان وەکو ئێوە واتای ناوی گوندەکەیان بزان بۆی ئەگەر کەسێک وەکو من هاتە گوندەکەتان یا گەشتیارێک هاتە گوندەکەتان واتای ناوی گوندەکەی خۆتان بزانن باشە بەڵێ هەر بژی یەک چەپڵەقای بۆ کاکە سەرکۆ ئەنەس شەوقی بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە ئەلا باش یاخوا بوو کاتێ باش بی ئەنەس یا تۆ لە پۆلی چەنی لە حوتم لە پۆلی حەوت ئافەری ئەنەس بەڵێ لەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی لێ زۆر کەروێشک و کە و ڕێوی و چەقەڵ و گورگ و ئەمانە ئەمانە هەمووی لێیە بەڵێ ئافرین باشە ئەبێ ئێمە ڕاوی ئەم ئاژەڵانە بکەین و لە ناویان بەرین نەخێر چولا ژینگەکەمان دوای ناشرینە بێ ئافرین ژینگەکەمان بەوانەوە جوانە ژینگەکەمان بەوانەوە خۆشە کاتێکی تە ئەم دەشت و دەرە جۆ لە دەنگی باڵندەکان ئەبێ جۆ لە دەنگی بزن و مەڕ و ئەمانە ئەبێ چەند خۆشە بۆیە پێویستە ئێمە ئەمانە ڕاو نەکەین و لە ناویان نەبین وایە بەڵێ باشە ئەگەر کەسێکە بینی لەم ناوە ڕاوەکە تۆ چیەکەی ئاگاداری خێزانەکە وەکەیتەوە بەڵێ پێڵین ڕاومەگە دوای ژینگەکەمان ناشرینە بێ ئافرین کەواتە نابێ ئێمە بیەڵین کەس لەم ناوچانە ڕاو بکە بۆ ئەوەی چی نەبێ ژینگەکەمان ناشرین نەبێ ژینگەکەمان ناشرین نەبێ ئافرین یەک چەپڵەقای بۆ نەزیان ئاکەریان بەڵێ ئاکەریان چۆنی وەڵاش سلەخوا ئەحواڵە چۆنە وەڵا باش هەر بژی ئاکەریان تۆ لە پۆلی چەنی حوت لە پۆلی حەوت هەر بژی ئاکار بەڵێ قوتابخانەکەتان دوورە لە گوندەکەوە ناوڵە نزیکە بەڵێ باشە ئەو ڕۆژانەی کە بەفر و ڕەشە باو باران و شتی وایە ئەو مناڵان نەشتان لەگەڵا ئەکە لەگەڵ خۆتان ناچن بۆ قوتابخانە لە ڕێگا ئاگاتان لەو مناڵانە بێ بەڵێ ئافرین کەواتە ئەبێ ئێوە ئاگاتان لەو کەسانە بێ کە تەمەنیان لە خۆتان مناڵترە بۆ ئەوەی لە ڕێگا نەترسن یان لە ڕێگا نەکەون یا قوڕاوی نەبن باشە یەک چەپڵێقای بۆ ئاکارگیان مناڵەکان بەرنامەکەمان خۆش بوو گفتوگۆکانمان خۆش بوو منیش زۆر دڵخۆش بووم لەگەڵیەوە لەبەرەوەی زانیاری زۆر باشم وەرگن لەسەر گوندەکەتان و ناوچەکەتان کاتێکی خۆشیشمان بەیەکەوە بەسەر برد بەڵام لێرەیە کۆتایی بە بەرنامەکەمێنم لەبەرەوەی هیچ کاتێکمان نەما لێرەیە بەجێتان هێڵم هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز